ڕێگەیان هەست و سۆزەکانی خۆی دەرببڕێنی هەرچەندێک خەفەتی هەبێ هەرچەندێک دەنوک ئەخەنە سەریان با بڵێن زۆر بڕە خەریکە شێتە بم لە دەستۆ خەریکە خۆم ئەکوژم جاری وا هەیە ئەو فکری خۆکوژی هەیە ئەوە پێیان تو حامانە چێ جاری وا هەبوو نەخێزانەکانە ئەوەی خەمی ئەویان بۆ مناڵەکەی خۆکوژی بکات لەبەری حایە چێ ئەوە خەمی نەبوو مناڵەکەی ئەمێ یعنی ئەوەی خەمی ئەوەی بە دوو ڕۆژی تر چۆن ئەگەم چۆن قسەی خەڵک چۆن بگرم وتیان وای لێ هات بەتایبەتی لە ژنەکانە وتیان دەستدرێژی کراوەتە سەری وتیان ئاخۆ لە بەرچی بۆ ئەو کەسە خۆی پشتۆ ئەوەی خەمی حیا و شەورەکەی خۆت پێی حیا و شەورە ئەو نەخەمی ئەوەی نییە کە کەسەکان بردووە بۆیە ئێمە بێ هەمومان بێکۆ کات لەسەر کەسێک کە فکری خۆکوژی هەیە ڕەفتاری خۆکوژی هەیە یان لە ڕابردووە هەوڵی ئەو یان خەتەریاتێک هەیە لەسەر ژیانی پێی عەیب نەبێت و ئێمە ئەبێت بەڕاستی ئێمەین کە ئەبێت ئەم شتانە بگۆڕین ئێمەین بەشە هۆشیارەکەی کۆمەڵگا کە کەسێک ئەبینین جۆرێک لە جۆرەکان خەتەریاتێک هەیە لەسەر ژیانی پێویست ناکە بە وشەی عەیبە حیاتە چێت بێدەنگی بکەین ئەم کەسە دنیایەک لە هەمووتی چەشتۆکە گەشتە بۆ خاڵێکە قسە بکەوە توش جارێکی بێدەنگیەکەوە ئەمە زۆر زۆر هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتنە بۆ خۆشتان نەزانن کە لەژێر ئەو فشار و زەبرە کۆمەڵایەتی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەسەر ژنان ئەو فشارە کۆمەڵایەتیانە وای کردووە نەکەر فشاری کۆمەڵایەتی فشاری کۆمەڵایەتیە ئابووریە دەرونیە سیاسیە ئەمانە هەمووی وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە ژنان بیر لە خۆکوشتن بکەنەوە یاخود پەنای بۆ بەرن دوای ئەوەی بێهیوا بن لە چارەسەرکردنی و کێشانەی ڕوبەڕوویان ئەبێتەوە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ لە چوارچەوەی ئەم سیمینارەیە کە ڕاستەوخۆ لەگەڵ توێژەرە کۆمەڵایەتیەکانە چونکە توێژەرە کۆمەڵایەتیەکان ڕاستەوخۆ لەگەڵ کۆمەلگا کار ئەکەن بە تایبەتی لەگە کچانی گەنجە تەرحەکە ئەوە بوو کە ئێمە لە ڕێگەی توێژەرە کۆمەڵایەتیەکانەوە پەیامی خۆمان بگەێنین بەوەی کە هەر کچێکی گەنج هەر ژنێک ڕوبەڕووی کێشەیەک ئەبێتەوە ئەتوانێت پەیوەندی بکا بە هەریەک لە ڕێکخراوەکانەوە ئەتوانێت پەیوەندی بکا بە ژمارە 190 هێڵی گەرمەوە کە 24 سعات هەیە بۆ ئەوەی کە هەرگیز لە چوارچەوەی کێشەیەکە بیر لە خۆکوشتن یا پەنا بۆ خۆکوشتن نەبە.